حمد و سنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگاری جهان. درود و سلام لسر پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم و لسر اهل بیت و همو یاران و همو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئازیز و خۆشەویستم، خوشکانی بەڕێزم، وفاتکردنی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه و سلم گەورەترین مصیبەت بوو کە ڕووی کردە ئومەتی ئیسلام. هیچ ڕووداوێک ئەوەندەی ڕووداوی وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاریگەری نەبووە لەسەر مسلمانان و لەسەر مێژووەکەیان. ئەم ڕووداوی وفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشەکەکەی بە چەند نیشانە و علامەتێک دەستی پێ کرد. یەکێک لەوانە فتحی مەکە، کاتێکە مسلمانان بە فەزڵی خوا توانیان مەکە فتح بکەن و ئازادی بکەن لە دەستی مشریک و بتپەرستەکان، و خەڵکی دوای ئەوەی کە مەکە ئازاد بوو، خەڵکەکەی مسلمان بوو، ئیتر زۆربەی هۆز و تیرە و شارە عەرەبەکانی نیوە دورگەی عەرەب ڕوویان لە ئیسلام کرد و باوشیان گرتەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. کاتێک کە فتحی مەکە بوو، ئیتر خۆشەویستەکانم تقریبەن فتحی مەکە لە ساڵی هەشتی کۆچیا بوو. دوای فتحی مەکە هەندێک گۆڕانکاری لە وەزعی مسلمانانە ڕوویدا، یعنی ترس نەما. ئەوە نەما کە مسلمانان بترسن لە هەر کتوپڕێکا کە هۆزەکانی عەرەب یەک بگرن و یێڕژ بێنە سەر مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. تەنها ترسێک کە هەبوو ئەوە بوو کە ڕۆمەکان هێڕژ بێنە سەر مسلمانان. ئەوە بوو جارێک دوان سوپای ئیسلام خۆی کۆ کردەوە بۆ گیانی ڕۆم. جارێکیان 3000 ئەسحابە بە سەرکردایەتی چەند سەحابەیەکی گەورە و مەزن ڕۆیشتن بۆ بەرامبەری ڕۆم، کاتێ بیستیان کە ڕۆم خۆی کۆ کردوێتەوە بۆ ئەوەی هێڕژ بێنێ بۆ مەدینە. طبعا ڕۆمی ئەو کاتە یعنی ڕۆژئاوای ئێستا، یعنی غەربی ئێستا، کە ئەوان تەمسیلی مەسیحیەتیان نەکرد. کاتێ مسلمانان گەیشتنە ئەو شوێنە کە پێی ئەوترا مؤتە، لەوێ تەماشایان کرد ڕۆمەکان هەر زۆر زۆرن، یعنی ژمارەی ڕۆمەکان هەر زۆر زۆرن. مسلمانان 3000 کەس بوو، تەنها 3000. شەڕەکە زۆر نابەرامبەر بوو. جەنگێکی زۆر خوێناوی دەستی پێ کرد. 3 لە قیادەی مسلمانان، قیادەی یەکەم، ئەوەی کە دانرا بوو بە قیادەی یەکەم شەهید بوو، قیادەی دووهەم شەهید بوو، قیادەی سێیەم شەهید بوو. زەیدی کوڕی حارثە شەهید بوو کە ئەو قائیدی یەکەم بوو. دوای زەید جەعفەری کوڕی ئەبی طالب ئەویش شەهید بوو. دوای ئەوە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ئەویش شەهید بوو. یعنی لە هیچ حاڵەتێکا مسلمانان یەک قائیدیشان شەهید نەبووە، بەڵام ئەم جا سیان لە قیادەکانیان شەهید بوو. ئەوەندە شەڕەکە سەخت بوو. وەخت بوو مسلمانان تیا بچن 3000 لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئیتر ئەوە بوو خالدی کوڕی وەلید پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 3 ئەمیری دانابوو، فەرمووی ئەگەر ئەم کوژرا ئەم ئەبێتە ئەمیر، ئەگەر ئەو کوژرا ئەم ئەبێتە ئەمیر. یعنی هیچ تەسەوورێک ناکرا کە هەر سێکیان شەهید ببن. دوای ئەوە خالد کە وەزعەکەی بینی، خالد خائیدێکی زۆر گەورە بوو، بەس تا ئەو کاتە یعنی ئێشتا زۆر وەکو بڵێ تازە مسلمان بوو، یعنی ماوەیەک بوو مسلمان بوو، لە سەفی قیادەیە نەبوو، لە خوارەوە بوو. کاتی وەزعەکەی بینی خالد، زانی مسلمانان لە تیا چوونان، خۆی پەنای بردە، یعنی هێڕینی کرد، وەکو بڵێ وەکو چۆن بڵێ خۆبەخشانە کردی بە ئاڵاکەیە و بوو بە سەرکردەی سوپای ئیسلام و مسلمانان. خوای تەعالا لە سەردەستی خالد مسلمانانی ڕزگار کرد. ئەلەو حاڵەتە خالد هەندێک تەکتیکی بەکار هێنا، خوای تەعالا کردی مسلمانان لە جیاتی ئەوەی تیا بچن سەرکەوتن، لە جیاتی ئەوەی تیا بچن سەرکەوتن. و خالد خۆی لەو جەنگە
نۆ شمشێری شکان لە جەستەی کافرەکانە، نۆ شمشێری شکان لە جەستەی کافرەکانە. دوایی ئەمجا بە عاقڵانە بە شێوەیەکی زۆر عاقڵانە دوای ئەوەی سەرکەوتنیان بەدەستێنا ئینسحاب و پاشەکشەیەکیان کرد، چونکە ژمارەی ئەوان وەکو باسەکرێت 200,000 کەس بووە. ئیتر کە گەڕایەوە بۆ مەدینە، مسلمانان هەستیان بەو خەتەرە کرد کە ڕۆم ئەبێ وەکو بڵێ حسابی بۆ بکرێت لە ئێسەوەدا. ئەوە بوو جارێکی تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 30,000 کەسی کۆ کردەوە ئەم جارە، و ڕۆیشتە گیانی ئەو عەرەبانەی کە ئەو هۆزە عەرەبانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە 30,000 کەسەوە چووە گیانی ئەو هۆزە عەرەبانەی کەوا پاڵپشتی ڕۆمیان ئەکرد بە تایبەتی لەو جەنگی مؤتەیە، و سوپای ئیسلام کە 2 مانگ و 19 ڕۆژی پێچوو سەرکەوتنی گەورەی بەدەستێنا و بەبێ هیچ خەسارەتێک بە دەستکەوتێکی زۆرەوە گەڕانەوە بۆ مەدینە و لوتی ڕۆم شکا. ئیتر دوای ئەو غەزای تەبوکە کە غەزایەکی زۆر قورس بوو، لە ساڵێکی نەهاتیا بوو، بێبارانیا بوو، وەزعی زۆر زەحمەت بوو لەسەر مسلمانان، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری حەجی دا، بڕیاری حەجکردنی دا. تا ئەو کاتە پێغەمبەری خوا حەجی نەکردبوو. دوای فەتحی مەکە 1 ساڵ حەج کرا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو بەکری نارد وەکو ئەمیری حەج، ئەبوو بەکر بوو بە ئەمیری حەج. ساڵی دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بڕیاری حەجی دا. لەو حەجەیە کە پێغەمبەری خوا بە سەرپەرشتی پێغەمبەری خوا خۆی بوو، یعنی خودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی سەرپەرشتیە کرد، 120,000 سەحابەتیایە بەشداریان کرد. بۆ یەکەم جارە شتی وا ببێ. لەو حەجەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم آيتي اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا، سورة بائدة آيتي سيدا بزي سر پێغەمبەر صلى الله عليه وسلم كانت أم آية دا بزي كأمك وتآياتي قرآن إيتر إمام عمر ضلي خرپایەوە یەکسەر وتی ما بعد التمام إلا النقصان، فرمووی لە دوای تەواوبوون تأكيد ئەمجا نقصانی دەستی پێکە. إمام عمر ترسا کە شتێک ئەبێ. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خودبەی بۆ مسلمانان ئەدا، بەتایبەتی کە ئەو حەج لەو حەجەیە کە دوای ئەوە ناونرا حەجەت الوداع، خودبەکەی وەکو چۆن بڵێ ماڵ ئاوایی بێ، یعنی وەکو بڵێ خوا حافیزی ئەکرد لە مسلمانان. معنای خودبەکەی ئاوا بوو. ئەگەر کەسێک ورد لێک تێبگەشتێ لێک تەماشای کە سەیرەکە ئەمە ماڵ ئاوایی کردنە، یعنی خوا حافیزی کردنە. وصيتي أخيري پێغەمبەرە صلى الله عليه وسلم بۆ مسلمانان. هەلو سەروبەندەیە سورەتی نصر دابزي كخوي تعالى أفرمي إذا جاء النصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. أم سورة كدابزي کۆمەڵێکی زۆر لە مسلمانان زانیان کە ئەجەلی پێغەمبەر نزیک بووەتەوە. خۆ ئەم سورەتە ئەسڵەن ناوی سورەتەکە سەرکەوتنە و بەو شێوەیەش دەستی پێکا. خوای تەعالا فەرمێ ئەگەر سەرکەوتنی خوا هات و فتح کرا، یعنی فتحی خوا کە فتحی مەکەیە هات و بینیت خەڵک بە پۆل پۆل دێنە ناو ئیسلامەوە، دێنە ناو دینی خواوە، ئەی محەممەد تەسبیحاتی خوا بکە، یعنی ذکری خوا زۆر بکە، حەمد و سەنای خوا زۆر بکە، داوای لێبوردنی زۆر لە خوای تەعالا بکە، بەڕاستی خوای تەعالا لێبوردەیە و لێخۆش بووە. ئەمە ظاهیر معناکەی هیچی تیا دیار نییە، بەس هەندێک لە ئەصحابەکان تێگەشتن کەوا ئەمە یعنی ئەی پێغەمبەری خوا ئیتر تۆ پەیامەکەت کۆتایی پێ هات و پەیامی خۆتت گەیاند، ئیشی خۆتت کرد، ئیتر لە ئێسەوە دوا خەریکی خۆت بە، ذکری خوا زۆر بکە، دوعا زۆر بکە، زۆر بپارڕێەوە لە خوای تەعالا بۆ ئەوەی ماڵ ئاوایی ئەکەی. ئەم ئاەت و ڕووداوانە هەمووی سەرەتایەک بوو بۆ ئەو ڕووداوە زۆر سەختە، ئەو حادیثە و حاڵەتە ناخۆشەکە نزیکە ڕوو لە مسلمانان بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەوەی لەو حەجە گەڕایەوە کە دوایی ناونرا حەجەت الوداع، یعنی حەجی ماڵ ئاوایی، کە گەڕایەوە زۆر لەگەڵ مسلمانانەدا ئەنشت و تەئکیدی لەسەریان ئەکردەوە کە پیانی ئەوت بەو زاتەی نەفسی منی بەدەسە، ڕۆژێک دێ ئێوە ئیتر من نابیننەوە.
و ئامادەن لە پێناوی ئەوەیە کە من ببیننەوە، یعنی بینینەوەی من لە دوای ئەوەی کە من ماڵ ئاواییتان لێ ئەەکەم و بەجێتان دێڵم، بۆ ئەوەی من ببیننەوە ئامادەن ماڵ و سامان و خۆتانیش لە پێناوی بردەن بەس بۆ ئەوی من ببیننەوە. یعنی بینینەوەی من لەلاتان لە خودی خۆتان و لە ماڵەکەتانیش و لە مناڵەکانتانیش خۆشەویسترە، بەڵام ئیتر جارێکی تر من نابیننەوە. چەند جارێک لە چەندین مەجلیسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی دووبارە ئەکردەوە بۆ ئەصحابەکان، هەر لە خۆوە ئەمە معناکەی بەرەو ئەوە ئەچوو کە پێغەمبەری خوا ئەیەوێ ماڵاوایان لێ بکات. ئەمە وای ئەکرد زۆرێک لە ئەصحابەکان لە کاتی ئەم قسانەیە دەستێ کرد بە گریان. یەکێک لەوانە ئەبوو بەکری سیدیق کاتێک ئەم قسانەی لە پێغەمبەر ئەبیست دەستێ کرد بە گریان، سەحابەیەک ئەڵێ ئەمە عەجایب مانات ئەبوو بەکر بۆ ئەگری. بەتایبەت ڕۆژێکیان کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی بەندەیەکی خوای کرد کە خوای تعالی لەسەر مینبەرەوە پێغەمبەر بە سەحابەکانی فەرموو بەندەیەکی خوای تعالی مخەیەری کرد لە بینی دنیا و ئاخرەتە، ئەو ئاخرەتی هەڵبژارد دنیای هەڵنەبژارد. ئەڵێ ئەبوو بەکر لە ناومانە لەورە دانیشت بوو یەکسەر هاواری کردوتی فیدات بێ نەفس و ماڵم ئەی پێغەمبەری خوا. ئەڵێ مە عەجایب مانات دەستی کرد بە گریان. ئەمەوتمان بۆ ئەگری ئەم کابرایە، ئەم کابرا بۆ ئەگری خوا پێغەمبەر چی وتوە؟ باسی کابرایەکی کردووە خوا مخەیەری کردووە سەرپشکی کردووە لە بینی دنیا و ئاخرەتە، ئەو ئاخرەتی دا بەسەر دنیایە. یعنی ئەمە کەی یعنی چی تایەتە؟ بەڵام ئەڵێ دوای ئەوە بۆمان دەرکەوت کە ئەبوو بەکر چاتی ئەگەیشتە قسەکان، ئەو ئەیزانی پێغەمبەر باسی چی ئەکا. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لەو کاتانە لە وتارێکە لەسەر مینبەرەوە فەرمووی خەڵکینە من پێشی ئێوە ئەکەوم بۆ سەر حەوزەکەم، حەوزی کەوسەر، ومن ئەبم بە شایەت بەسەرتانەوە، ومن ئێستا حەوزی کەوسەر ها بەبەر چاومەوە کە خوای تعالی لە ڕۆژی قیامەتە دروستی کردووە بۆ مسلمانان بۆ شوێن کەوتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستا حەوزەکەم پێ پیشان ئەدرێ، یعنی لە مینبەرەوە پێغەمبەر ئەمە فەرموو لە کاتی وتارەکەیە. ومن کلیلی خەزێنەکانی گەنجینەکانی سەرزەویم پێ دراوە، یعنی ئومەتەکەم زاڵ ئەبێت لەسەر زەویە بەسەر هەموو ئومەتەکانی ترە. من لەوە ناترسم، ئەمە لە وتارە پێغەمبەر فەرمووی من لەوە ناترسم کەوا لە دوای من ئێوە دەستکەن بە شەریک قەراردان هاوبەش بۆ خوا بڕیاردن، من لەوە ناترسم، بەڵام لەوە ئەترسم کە دنیا بتان خەڵەتێنێ، دوای ئەوەی کە دنیا دەرگایتان بۆ ئەکاتەوە دنیا بتان خەڵەتێنێ، منافەسەی دنیا پێشبڕکێ بۆ بەدەستێنانی پلەپایە، بۆ بەدەستێنانی پارە و پول واتان پێ بکە خواتان لەبیر بباتەوە و بەهۆیەوە تیا بچن وەکو چۆن قەومەکانی پێش ئێوە بەهۆی ئەوەوە تیا چوو. طبعا وتارە زۆر کاریگەر بوو لەسەر سەحابەکان، زانیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەجیان دێڵێ و لە دوای ئەو فیتنەی گەورە ڕوەکاتە مسلمانان و خەڵک منافەسەی دنیا ئەکا، منافەسەی پلەپایە ئەکا، منافەسەی پارە و پول و بەدەستێنانی پارە و پول ئەکا، وبالفعل لدواي پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شتانە ڕوویدا. بالفعل ئێستا کەمترین ترسەیە لەسەر ئەوەی کە خەڵکی بگەڕێتەوە بەسەر کوفر و بێباوەڕی، بەڵام ئەوەی کە وا ئەکا کە خەڵکی نعوذ بالله بۆ کوفر و بێباوەڕی بڕن مەسەلەی منافەسەیە لەسەر دنیا، ئەوەی کە ئەمڕۆ خەتەرە و ترسناکە لەسەر مسلمانان منافەسەکردنە لەسەر دنیا، منافەسەکردنە لەسەر پلەپایەکانی دنیا، لەسەر پارە و پولی دنیا. خەڵک لە پێناوی پارە و پولە، لە پێناوی پلەپایە والله برای خۆی ئەکوژێ، لا حول ولا قوة إلا بالله. يعني زۆر سەیرە خەڵک لەبەر خاتر پارە و پول لەگەڵ برای خۆیە، لەگەڵ کوڕی خۆیە، لەگەڵ باوکی خۆیە، لەگەڵ کەسوکاری خۆیە تێکیدا، یان جاری وایە احتمالە یەکتریش بکوژن. خوا پەناماندا ئەوەی ئەمڕۆ ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بالفعل ئەمە ڕوویدا. شەوێک لە شەوەکان پێغەمبەری خوا خزمەتکارێکی هەبوو ناوی ئەبوو موەیهیبە بوو، ئەبوو موەیهیبە، لەوانەیە تا ئێستا کەمتان ئەم ناوەتان بیستی بێ. مەولای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم و خزمەتی پێغەمبەرێ کرد. پێغەمبەری خوا هات وتی ئەبوو موەیهیبە خوای تعالی ئەمری پێ کردم بچم سەردانی بەقیع بکەم. ئەڵێ شەوێکی درەنگ بوو بە یەکەوە چوین بۆ بەقیع، بۆ قەورسانی بەقیع. ئەڵێ سەردانی قەورسانی بەقیعمان کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا لەوێ لەگەڵ دوای ئەوەی سەلامی لە ئەهلی قەورسان کرد، ئەمجا هەندێک وتوێژی لەگەڵ ئەهلی قەورسانە کرد
وتی فتنە و ئاژاوە ڕوئەکاتە مسلمانان وەکو شەوی تاریک کە شەوێک کە چاو چاو نابینێ. ئەوەندە فتنەکان و حاڵەتەکان ناڕەحەتن، ئەوەی دوای لەوەی پێشووتر خراپترە، یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک بەرەو خراپتر ئەچێ. ئەمجا ڕووی کردە ئەبوو مۆیهیبە و پێی فەرموو ئەبوو مۆیهیبە، خوای تەعالا خەزێنەکانی سەرزەوی بە من بەخشیوە. خوای تەعالا خەزێنەکان و گەنجینەکانی سەرزەوی بە من دا، پاشان سەرپشکی کردم لەسەر ئەوەی لە دنیاە بمێنمەوە یان وەکو ئاخرەت هەڵبژێرم. منیش ئاخرەتم هەڵبژارد و لیقائی پەروەردگارم هەڵبژارد. ئەڵێ منیش دەستم کرد بە گریان، وتم ئەی پێغەمبەری خوا توخوا بەجێمان مێڵە. ئەلە تر زانی مۆزعەکە لەوەیە نەما و بەرەبەرە هێواش هێواش مۆزوعەکە ئینە بێوتم نەخێر ئەی پێغەمبەری خوا، نەخێر بەجێمان مێڵە ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمووی تازە من هەڵم بژارد. ئەمجا خوا حافیزی لە ئەهلی قەورسان کرد و فەرمووی ئینا بیکم لاحقون، فەرمووی ئێمەش بە ئێوەیە ئەگەین. بەس بینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی قەورسانی ئوحودی کرد و خوا حافیزی لە شەهیدەکانی ئوحود کرد. ئەمجا خۆشەویستەکانم هەر بە بەیانەکەی کە گەڕایەوە بۆ ماڵ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرێشەیەکی زۆر تون دەستی پێ کرد، سەرەتای نەخۆشەکەی دەستی پێ کرد بە سەرێشەیەکی زۆر زۆر تون. کە گەڕایەوە بۆ ماڵ، عایشە خاتون لەلای ئەو بوو، دایکی ئیمانداران عایشە هاواریە کرد لە سەرێشەیە، ئەیود ئەی پێغەمبەری خوا سەرم یێشێ، وا ڕەئساه وا ڕەئساه. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڵکو من وا ڕەئساه، وای سەری من چەند ژانەکە چەند ئێشی دێ. ئەمجا بۆ ئەوەی عایشە زۆر بێتاقەت نەبێ و غەم دای نەگرێ، فەرمووی عایشە تۆ چیت نەکراوە؟ ئەگەر پێشی من بمری من خۆم ئەتشۆرمەوە و خۆم کفن دەکەم و بەدەستی خۆم ئەدنێژم. ئەگەر پێشی من بمری تۆ زەرەری چیت کردووە؟ ئەگەر تۆ پێشی من بمری، عایشە ئەگەر تۆ پێشی من بمری من خۆم ئەتشۆمەوە و خۆم کفن دەکەم و خۆم نوێژت لەسەرەکەم و بەدەستی خۆم دەفن دەکەم. لە دوای ئەوە بەرەبەرە باری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورس بوو، ئیتر نەیئەتوانی بەسەر ژنەکانیان بگەڕێ، یعنی نەیئەتوانی شەوێ لای ئەم بێ و شەوێ لای ئەو بێ و شەوێ لای ئەو بێ. بۆیە گەڕا بەسەر هەر هەمویانە و دانە دانە ئیجازەی لێ وەرگرتن کەوا ئیجازەی بدەن لە ماڵی عایشەیە بمێنێتەوە لەم نەخۆشیە کە تووشی بووە. ئەوانیش هەمویان ئیجازەی پێغەمبەریاندا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نەخۆشیەکەیە لە ماڵی عایشەیە بمێنێتەوە. نەخۆشیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 13 ڕۆژی خایاند، ڕیوایەتێکی ئەڵێن 14 ڕۆژ. ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکەی لەسەری قورسێ کرد. یەکێک لە ئەصحابەکان کە ئیبن مەسعود ئەفەرمێت چوون بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی بکەم لە نەخۆشیەکەیە، کاتێ دەسم دا بە دەستی پێغەمبەری خواوە بینیم تایەکی هەیە هەرگیز کەسم نەبینیوە ئەو تایە هەبێت. وتم ئەی پێغەمبەری خوا تایەکی زۆر قورست هەیە. فەرمووی بەڵێ خوای تەعالا بەقەدەر دوان لە ئێوە تای داوەتە سەر منە، لەبەرەوەی وتم بۆ ئەوەی ئەجرەکە دووقات بێ. فەرمووی بەڵێ بۆ ئەوەی ئەجرەکەم دووقات بێ. عایشە خان ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لەبەر خۆیەوە ئەی فەرموو الرفیق الأعلى الرفیق الأعلى. ئەڵێ ئیتر تێگەشتم کە پێغەمبەر لەگەڵ مەلائیکەیە قسە ئەکا و مخەیەریەکەن لە بینی دنیا و لە بینی ئاخرەتە، ئەویش ڕەفیقی ئەعلا و خوای پەروەردگاری هەڵبژارد. زانیم کە پێغەمبەر بەجێمان دێڵێ و ئێمەی هەڵ نەبژارد، خوای هەڵبژارد. چووە سەر منبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کۆتاجار. چووە سەر منبەر و فەرمووی موسڵمانان باسێکی ئەبوو بەکری کرد و کە منەتترین کەس بەسەر ئومەتی بەسەر ئیسلامیشە ئەبوو بەکرە. چەند جارێک ئەبوو بەکر
هەموو ماڵ و سەروەتی ئەبەخشێ لە پێناوی ئیسلامە. ئەمجا فەرمووی هەرچی دەرگا ڕووی کردوتە ناو مزگەوت هەمووی دایخا ئیلا دەرگای ماڵی ئەبوبەکر نەبێ. ئەمجا فەرمووی إن أكرمكم عند الله أتقاكم، فەرمووی بەڕێزترین کەستان لای خوا ئەو کەسانەیان کە بەتەقوان. ئەسحابەکان کاتی سەیر پێغەمبەریان کرد ئەیان زانی ئەم جارە پێغەمبەری خوا دەمچاوی زۆر گۆڕاوە و شکلی زۆر گۆڕاوە، بۆیە هەموو ئەسحابە دەستیان کرد بە گریان. پێغەمبەری خوا فەرمووی مسلمانان هەر کەسێک حەقێکم لەلایەتی حەقێکی لەلامە، حەقی پارە بێت یان حەقی جەستە، پارەی کەسێک لەلام بێ داوای بکە با بیدەمەوە. هەر کەسێکیش ئەگەر ئازارێکم داوە لەلایەن جەستەوە با داوام لێ بکە بیدەمەوە. ئیتر ئەسحابە هەموویان دەستیان کرد بە گریان. کەسی چی نەوە تەنها عکاشە نەبێ سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم هەڵساوتی ئەی پێغەمبەری خوا من حەقم لەسەرتە. ئەسحاب زۆر عەجایبیانە، سەحابەکان زۆر سەیریان لێ هات. یعنی لە عکاشە سەحابەیەکی زۆر بەڕێزی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. یعنی عکاشە چۆن واڵێ چۆن ئەڵێ حەقم لەسەرتە ئەی پێغەمبەری خوا. هەڵسایە پاو وتی ئەی پێغەمبەری خوا لە ڕۆژی بەدرە کاتی ڕیزی مسلمانانت ڕیزە کرد بە دارێک کە بەدەستەوە بوو چەقانتە سێنمە زۆر ئازارت پێگەیاندم، یعنی سێنم دەرچوو بوو سکم دەرچوو بوو تۆش دارەکەت پێ چەقاندم ئازارت دام، من ئێستا حەقی خۆمم ئەوێ ئەمە حەقی خۆم بکەمەوە. وڵێ ئیمامی عەلی هەڵساوە پاو فەرمووی حەقی لە من بکەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نە عەلی من ئازارم داوە و ئەبێ خۆم حەقەکە بدەمەوە. ئەڵێ عکاشە هەڵساو بەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری کرد کە دارەکەی ئەو دارەی کە بەدەستیەوە بوو لە ڕۆژی بەدرە ئەو دارەی لە ماڵەوە بۆ ببێنن. ئەڵێ ڕۆیشتن دارەکان هێنا و وتی بدەنە دەستی عکاشە، دانە دەستی عکاشە و عکاشە چووە سەر مینبەرەکە بۆ لای پێغەمبەری خوا چووە سەر مینبەرەکە چووە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا بۆی ڕاوەستا کە یعنی ئەو دارە بەو دارە لێیدا، یعنی با لەو شوێنەی کە ئەم لێیداوە ئەڵێ باوشی کردە پێغەمبەر ئاسا دەستی کردە ماچکردنی پێغەمبەری خوا صلی الله هەموو جەستم بە قوربانت بێ ئەی پێغەمبەری تەنها ویستم آخر شت من جەستم بەر جەستەی تۆ بکەوێ. همشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مسلمانان طبعا ئەڵێ مزگەوت هەر هەمووی ئەگریا فەرمووی مسلمانان وەسیەتان پێکەم بە ئەنسار ئەمانە بوون لە کاتی تنگانەیە فریای مسلمانان کەوتن و بوون بە پشتیوانی مسلمانان. ئەمجا فەرمووی وەسیەتان پێکەم بە ئەهل بەیتم چاک بن لەگەڵ ئەهل بەیتی منە، وەسیەتان پێکەم بە نوێژەکانتان تأكيد و جەختی لەسەر نوێژکردن زۆر کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمجا فەرمووی لعنەتی خوا لە جوولەکە بێ و لە گاور بێ قبری پێغەمبەرەکانیان کرد بە مزگەوت و یعنی قبری پێغەمبەرەکانیان کرد بە مزگەوت لەوێ یعنی عیبادەتیان کرد.
وصيتان بيئكم كخبري من نكن بمزقو وميكن ببتيك بيبرستن وصيتي بكن يذكر بخزمتكار واواني لجردستايا لكاتي ايش كردنا شاگرده ولا جردستايا وخزمتكارته عبدي جردسي تويا شاكيان لقلا بكن يتر واخر هاتني بيغمر بو بصر من بر واخر نوجي شيبو بيغمر اخوان صلى الله عليه وسلم قرايه ومال يتنيه تواني بيبو نوجا كان داواي كرت ابو بكر بلين ابو بكر بيش نوجي بكا الله عائشه فرموي عائشه باسي كانت افرمي من يشوتم يعني دايك عائشه كتشي ابو بكر أو خيزاني بيغمر صلى الله عليه وسلم عليه من يشوتم لدل اخوان موتم با ابو بكر نتشي دشوان بيغمر اخوان صلى الله عليه وسلم نوش بكا دواي خلق يتر بتشاي وترسري باوك مكان ام جابوكم خو نقره يعني اگر ببيني بيغمر اخوان هلا شو بيغمر او بيغمر على مال على زور بطاقته به بويا ببلالي ودوتي بلي بعمر بيش نجيب الله بيغمر اخوان صلى الله عليه وسلم لما ابو جوي لي ابو كقامت اكرا عمر ايوت استووا واعتدلوا الله دني عمر ناسي كدني ابو بكر نيا الله فرمي والله اما كي وايتك والله نخوا ونمسلمان رازينا بالبابا امر بكن با عمر بروح تداو ابو بكر بيش نجيب الله ابو بكر دس كده بيش نجيب كده يتر او كان روجك بيغمر اخوان صلى الله عليه وسلم نخوش بو ابو بكر بيش نجيب تا نوجي بياني روجي دو الشمام او روجي كبي غمرت يا وفاتك يا غمري خاص الله صلى الله عليه وسلم نوجي بيانيه طبعا فرديك ابو لبيني مالي في غمر ومزقوتا يا غمري خاص الله صلى الله عليه وسلم نوجي بيانيه فردكي لا دا لكاتي نيوجا ابو بكر بيش نوجي كر يا غمري خاص الله صلى الله عليه وسلم فردكي لا دا تبيني مسلمان نيوجا كانوا ريزيان مزبوط وابو بكر هلا بردمو معنا هنديك لاصحاب كان للريزيه كم بون بيغمريان بيني او درجاكي فردكي داولا زور دل خوش بون يعني خليك نيوجا كم ببرن خوشيه وانا زاني بيغمري خو بتايبت كبيغمري خو بزگي كي كردو زردخانه كي كردو سري لقان يتر وان زاني بيغمري خو درچه بو نيوج خليك بو نيوجا كم ببرن خوشيه بلام نه زاني او اخر لا داني او فرديو مال اواي كوتاي تماشا كردني كوتاي رسول الله صلى الله عليه وسلم كاتي ابو بكر امي بيني ابو بكر شن روج بو بهوي او بيشنيجيه كل شويه في غمر صلى الله عليه وسلم ناتو بوسرداني جيني دومي شو جيني دومي لا دروي مدينه بو هلا بالخاطر او بيشنيجيه ناتو سرداني جنا كيتريبكا بلام كبيري في غمر وزعي شاكا ضلي خوش بو كواتر في غمر خوي بيتو بونيو شكات شو سرداني خيزاني دوهمي كرد ميزاني وزعك واي يتروه كم ساعاتك كم لقل دواي خوردتشون في غمر اخوان صلى الله عليه وسلم اخر لحظات جياني دايك عايشه وما نجريته وافرمي في غمر اخوان صلى الله عليه وسلم سري خسب اوشم اخر لحظاته كانت سري خسب اوش سري لباوش من ابو السرسيني من ابو يتتواو لا وكل شون بلي تواو باكي كود هر انجيبر زكدو سيدي اسمان يكد قال لو كات عبد الرحمن براما تجور سواكي كي بدسه وابو پیغمبر خدا صلی الله علیه وسلم چای بری سواکه کی دسی زانیم زور حزیل السواکه بوي لدسي عبد الرحمن سندو خم يعني لناو دمي خوما جاوين وامجا سواكي دمي پیغمبر خوام كرت صلى الله عليه وسلم يتر اخر شدبو الله دعاء پیغمبر خوا صلى الله عليه وسلم پنجي برز كردو پنجي شايتمانو شايتماني كوتاي هنا حول ولا قوة دوای ئەوەی کە شایەتمانی هێنا بووە دوجار پەنجەی بەڕێزی خۆشەویستی خوا لارەو بوویەوە و گیانیش لابوو. ڕەسوول الله صلی الله عليه وسلم گیانی بەخوای پەروەردگار سپارد و مەلائیکەتەکانی خوا ڕۆحی پێغەمبەری خوایان بەرز کردەوە بەرەو ئاسمان. فاتیمەی
پێش ئەوەی وفات بکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فاطمە هاتە ژوورەوە کاتێ بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تر حاڵی زۆر خراپە ئەمە ڕۆژێک پێشی ئەو هینەکە پێشی ئەم دووشەمە يعني ڕۆژی یەکشەممە کاتێک ئەمەی بینی پێغەمبەری خوا حاڵی زۆر خراپە وباری زۆر قورسە وتی ئای لەباری باوکم وا کەڕ بە ئەبەتاه وا کەڕ بە ئەبەتاه ئای لەباری باوکم چەند قورسە ئای لەباری باوکم چەند قورسە ئای لەباری باوکم چەند قورسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فاطمە ئیتر باری قورسی باری باوکت نامێنێ ئیتر بار قورسی لەسەر باوکت نامێنێ بۆ هەتاتایی ئەڵێ فاطمە دەستی کرد بە گریان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چپانێ بن گوێچکەوە چپەیەکی کردە بن گوێچکە ئەڵێ زیاتر دەستی کردە گریان ئەڵێ دوای ئەوە چپەیەکی تری بۆ کرد ئەمجا بزگەیە کەوتە سەر لێوی منیش پرسیارم لێ کرد عایشە فەرمێ پرسیارم لێ کرد وتم خوا ئەوە چی پێوتی ئەڵێ وتی ناکرێ من سڕ و نهێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسکەم بەڵام ئەڵێ لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی باس کردم وتی چپەی یەکەمی پێمی وتی ئیتر تەواو ئەمە ئیتر من کۆتاییمە ئیتر هەڵناسمەوە لەم نەخۆشیە ئەڵێ دەستم کرد بە گریان چپەی دووهەمی کە بۆی کردم وتی مژدەت پێ ئەدەم کە تۆ لە دوای من یەکەم کەسەبی لە کەسوکارم کە ئەگەی بە منە و ئەگەڕێنەوە لای خوای پەروەردگار طبعاً بەڕێزان کاتێ پێغەمبەری خوا وفاتی کرد حاڵەتەکە زۆر زەحمەت بوو کە خەبەرەکە بڵاو بوویەوە لەناو مزگەوتی پێغەمبەر هاچی ئەسحاب بووتر هەم زۆربەیان لە مزگەوت دەرنائەچوون مەگەر کارێکی زۆر زەروریان بووایە ئەچوونەوە بۆ ماڵ ئیتر کە خەبەرەکە بڵاو بوویەوە لە ماڵەوە دەنگ هاتوو کە ئیتر پێغەمبەر وفاتی کرد خەبەرەکە گەیشتە ناو سەحابە ئەڵێ ئیتر سەحابەی وابوو یەکسەر تر بێهۆش شکەوت سەحابەی وابوو چۆکی شکاو دای لە زەوی نەیەتوانی هەڵسێتەوە سەحابەی وابوو ئەهات و ئەچوو ئاگای لە خۆی نەمابوو یەکێ لەوانە عومەری کوڕی خەتاب بوو ئەی وەڵڵاهی درۆیە هەر کەسێ بڵێ پێغەمبەر مردووە درۆکە مستحیلە شتیوا هەرگیز شتیوا نابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن موسى عليه السلام چووە لقائی خوای تعالی دوای ئەوە گەڕایەوە پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە ئیتر خەبەر براوە بووە تا خەبەر گەیشتە ئەبوبەکری سدیق ئەبوبەکریش گەڕایەوە کە هەر گەڕایەوە حاڵی مسلمانانی بینی یەکسەر نەوەستا لەنایەنە ڕۆیشتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ حوجرەکەی عایشە کە چووە ژوورەوە حاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی يعني زاني تر پێغەمبەر وفاتی کردووە بانی چاوی پێغەمبەری خوای دا بەلا کە بینی وفاتی کردووە دەستی کرد بە گریان زۆر گریا و ئەمجا فەرمووی ئای لە پێغەمبەری خۆشەویستمان ئای لەو پێغەمبەرەی کە بەجێ هێڵاین ئای لەو دۆست و خەلیل و خۆشەویستەی کە بەجێ هێڵاین بەڵام ئەبوبەکر پیاوێکی خۆگر بوو پیاوێکی خوای تعالی دای نابوو کەوا لەو حاڵەتە و لەو وەزعە بگاتە فریای مسلمانانە خوای تعالی وپێغەمبەرەکەشی صلی الله علیه وسلم ئەیان زانی کەس بەرگەی ئەو حاڵەتە ناگرێت ئیلا ئەبوبەکر نەبێ بۆیە ئەبوبەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆ بە مردووی و بە زیندوی هەر بۆن خۆش بووی دوای ئەوەی کە ماچی سەری پێغەمبەری خوای کرد صلی الله علیه وسلم و هەندێک گریا بەسەریا ئەمجا بانی سەری دایەوە و ینی دەمچاوی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم داوە دووبارە و چووە ناوی مزگەوتەوە و چووە سەر مینبەرەکە چووە سەر مینبەرەکە وتی یا ئەیها الناس خەڵکینە تەماشای کرد عومەر هەر دێت و ئەڕوا و لەبەر خۆی و قساکە وتی عومەر دانیشە عومەر کە بینی ئەبوبەکر چووە سەر مینبەرەکە ئیتر زانی ئەمە ڕاستە تەواوت چونکە ئەو مینبەرە کەس نەئەچووە سەری أبو بكر فرموي يا أيها الناس من كان يعبد محمدا فإن محمدا قد مات خلقنا هركسي محمد بارستا أو محمد وفاتك ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت فرموي هركسي إخوة بارستا الله بارستا بأخوة الله زيندو هرجز نامري أم جاءوا آياتي خندوا كخوي تعالى فرمي وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين محمد تنها بيغمر إخوايا صلى الله عليه وسلم هيش أو چندين بيغمر هاتون
ورويشتون اگر محمد بمري يعني بكوجري ايوه هلا قرينا وجاريكي تلا دينكتان هر کسی هل قريت ولا دينكي خوي خساري كردوه خو خسار ناكاو هر کسی كي سپاس گزار به بالتاكيد خوي تعالى پاداشي سپاس گزاران اداتوا اصحاب ابن عباس افرمي من كانه يكم جاره ام ايه دابزي وبي بي سي همو ما لبرمانو بلا مكو يكم جار دابزي باوابو تواويتر حقيقتك واقعك بو صحابه الرون بويا وابو بكر خصني يسر واقعك ابيت خلق خوا بارز بي غمر بارز نبي لبرو برزان ما واجب من شيء برامبر بام حالته پێویستە لەسەر مسلمانان زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەن صلى الله عليه وسلم با هەمومان بەیەکەوە بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد زۆر پێویستە مسلمانان سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەن و بەردەوامیش نەک یەک جار و دوو جار پێویستە لەسەر مسلمانان شوێنی ڕێبازی پێغەمبەر بکەون صلى الله عليه وسلم ڕاستە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەسەرمان پێویستە لەسەر مسلمانان شوێنی ڕێبازی پێغەمبەر بکەون صلى الله عليه وسلم ڕاستە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەناومان نەماوە بەڵام سنەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ماوە لەناومان وەکو ئەوە وایە پێغەمبەر خۆی لەناومان نابێ وەکو ئەوە وایە پێغەمبەری خوا خۆی لەناومان نابێ وخوای تعالیش داوای لێمان کردووە کەوا ئێمە پێغەمبەر بکەین بە قودوەی خۆمان سنەتەکانی پێغەمبەری خوا لە خۆمانە جێبەجێ بکەین پێویستە دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکرێ پێویستە دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین و بیشی گەیەنینە خەڵک ئەگەر ئێمە پێغەمبەرمان خۆشە بێ و حەزەکەین پێغەمبەر شانازیمان پێوە بکە با دینەکەی پێغەمبەر لە خۆمانە جێبەجێ بکەین و هەوڵ بدەین بە خەڵکیشی ڕابگەیەنین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ پێشی خۆشەویستی خۆمان و ماڵ و مناڵ و سەروەت و سامانمان بکەوێ نابێ هیچ شتێک بین بەسەر خۆشەویستی پێغەمبەرە و خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەشی لەوەیە کە شوێنی پێغەمبەری خوا بکەوی ئەوە خۆشەویستی ڕاستەقینەیە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم داواکارم خوای تعالی بخاتنا وجوانەکانی خۆی لەگەڵ پێغەمبەر و یارانی پێغەمبەرە حەشرمان بکە يا ربي خوايا بخاتنا وجوانەکانی خۆت بخاتر اسم عظمي خۆت رحمان پێ بکەی يا ربي دامەزراومان بکەی يا ربي خوايا طاعت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزات لێمان قبول کردبێ يا ربي ئەوە ئێمە لە شەوی کۆتایی مانگی ڕەمەزانی ساڵی 1445 پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە 1435 ساڵ يا ربي خوايا داوات لێ ئەکەین شادمان بکەی بە دیتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر یەکێک لە ئێمە ئاواتی ئەوە بوو ئاواتی ئەوەیە لە دنیاە کەوا لە خەوا پێغەمبەر ببینێ کەوا لە خەوا یەک جار والله خەڵک هەبوو هاتۆتە لام وتی مامۆستا تۆ خوا دوعا بۆ بکە با یەک جار پێغەمبەر لە خەوا ببینێ بەزانن چەند خۆش ئەگەر ئینسان بەڕاستی پێغەمبەری خۆش بێ بیشی بینێ لە خەوا یعنی زۆر خۆشە براینە زۆر خۆشە پێغەمبەری خوا ببینی لە خەوا من بفضل خوات یەک دوو جارێ پێغەمبەرم بینیەوە لە خەوا خۆشترین شتی ئەم دنیایم بووە و ئومێدەوارم ئەو دیتنە چەند جار و چەند جار دووبارە ببێتەوە ڕۆژێک پیاوە کاتە لای یەکێک لە ئیمامەکان وتی من حەزەکەم پێغەمبەر ببینم لە خەوا زۆر حەزەکەم بەڵام نازانم چۆن وتی ئاو مەخۆرەوە گەرما بوو ڕۆژێکی گەرما بوو وتی ئاو مەخۆرەوە حتا شەو خەوت لێکەوێ یعنی هەر لە بەیانیەوە ئاو مەخۆرەوە تا شەو خەوت لێکەوێ شەو هەرچیت بینی بەیانی بێنەوە بۆم باس بکە کابرایش لە خۆشی دیتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوی نەخواردەوە حتا شەوێکی درەنگ اینجا خەوی لێکەوت کە خەوی لێکەوت لە کاتی خەوە یعنی هەر خەوێ بینی بە ئاو هاوە سەر بەحر و یعنی ئەو شتانە ئەبینی لە خەوە بەیانی هاتەوە بۆ لای ئەو پیا و ساڵحە وتی ها چیت بینی وتی والله هەر خەومە بینی بە ئاوە بە وامەزانی هەمە سەر بەحر و وامەزانی هەمە سەر جۆگەی ئاوە ئەم خەوانەمە بینی وتی ها سێرکە کە تینیوت بوو خەوت بە ئاوە بینی
هەر کاتێ تینوی دیتنی پێغەمبەر ببی لە خوای بینی. یا ربی خوای بکەیتە نصیبمان، یا ربی خوای دیتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەی بە نصیبمان، یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لەم مەجلیسا نەسین و ئەم مەجلیسە بەجێ نێڵین حتا لە هەموو گوناحەکانمان خۆشە بی. یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی، ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ربی ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ربی خوای ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە برا و خوشکانمان بکەی. یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوای لە مردوەکانمان خۆش ببی، عەفویان بکە یا ئیلاهە العالەمین. یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، یا رب العالمین بەتایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردین. یا ربی خوای بەڕێزێک ئێستا پێشەوەی بێمەژوورە داوای دوعای خێری لێ کردین. یا ربی خوای هەر کێشەیەکی هەیە، هەر ناز و ڕازێکی هەیە خوای بۆی بەجێ بگەنیت و ڕەحمی پێ بکەیت و دوعاکانمان بکەیتە سەبەبێک کە ئارامی بە دڵی ببەخشی. یا ربی خوای ئەوەی نەدارە خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمی پێ بکەی، ئیش و کاسبی باشی بە نصیب بکەی. یا ربی ڕزق و ڕۆزی بەرفراوان بکەی. یا ربی ئەوەی قەرزارە ڕەحمی پێ بکەی بتوانی قەرزارەکانی باتەوە. یا ربی هەر گەنجێک لەم مەجلیسەیە و لە دەرەوەی ئەم مەجلیسەش یا ربی حەز ئەکات داوێن پاک بێ، حەز ئەکات دوور لە گوناح بێ، حەز ئەکات ژیانێکی ڕێک و پێکی هاوسەری بێکەوە بنا خوای بۆی ئاسان بکەی. یا ربی خوای خێری دین و دنیای تێ بکەی بۆی. یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مسلمانانی غەزە بکەی. یا ربی خوای ئەو ئاگربارانەیان لەسەر لابەی یا ئیلاهە العالەمین. یا ربی خوای هەر کەسێ دەستی هەیە لەو ئیشەیە، هەر کەسێ دەستی هەیە لە قەتڵ و عامی مسلمانانە، خوای ڕوڕەشی دنیا و قیامەتی بکەی. خوای دەسڵاتی لێ بسێنیتەوە. یا ربی خوای بکەی بە پەندی زەمانە. یا ربی خوای بەزەید بە مناڵەکانیان نەبێتەوە، بەزەید بە پیاوە پیرەکانیان نەبێتەوە، بەزەید بە پیرەژنەکانیان نەبێتەوە. یا ربی بەزەید بەوانە بێتەوە کە لەم حاڵەتە لەم وەزعە دانیشتون مسابقەی قورئانەکەن، خەریکی قورئان لەبەرکردنن. یا ئیلاهی خوای فریایان کەوی یا رب العالمین. یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە. خوای نەمان خەیتە ژێر دەست هیچ زاڵمێک. یا ربی خوای نەمان خەیتە ژێر دەست هیچ زاڵمێک، ئەگەر ئەو زاڵمە لە خۆشمان بێ کوردیش بێ خوای نەمان خەیتە ژێر دەستی. چونکە زاڵمی کورد و عەرەب و فارس یەک حەسابە. یا ربی خوای نەمان خەیتە ژێر دەستی هیچ زاڵمێک. خوای تەبایی و خۆشەویستی بخەیتە ناو چین و تایفەکانی ئەم وڵاتەوە، دووبەرەکی و تەفریقەمان لە ناو نابێ یا ربی. یا ربی خوای بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانەوە، بەرەکەت خەیتە ئاوی کوردستانەوە، بەرەکەت خەیتە کارەبای کوردستانەوە، بەرەکەت خەیتە داهاتی کوردستانەوە. یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، خوای بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، خوای ڕەحم بە قوتابیەکانمان بکەی، ڕەحم بە تەلەبەکانمان بکەی، سەرکەوتویان بکەی. یا ربی خوای، یا ربی خوای ڕەحم بە پیاوە پیرەکانی ئەم مەجلیسە بکەی، بە پیاوە ڕیش سپیەکان. یا ربی خوای ڕەحم بە ئافرەتەکانمان بکەی. یا ربی ڕەحم بە گەنجە جوانەکانمان بکەی کە ئێستا ئەو دەسە بەرزیان کردێتەوە چاوەڕانی ڕەحمەتی تۆن ببارێت بەسەریانە. یا ربی خوای دەستمان بە زەلیلی نەگەڕێنیتەوە یا ئیلاهە العالەمین. یا ربی خوای دەستمان بە زەلیلی نەگەڕێنیتەوە یا ئیلاهە العالەمین. یا ربی خوای دەستمان بە زەلیلی نەگەڕێنیتەوە یا ئیلاهە العالەمین. خوای بێئومێدمان نەکەی لە ڕەحمەتی خۆت یا ئیلاهی. خوای بمان کەی بە ڕەفیقی پێغەمبەرەکەت، خوای بمان کەی بە ڕەفیقی هەموو پێغەمبەران، هەموو شەهیدان و هەموو ڕازگۆیان و هەموو پیاوچاکان یا ئیلاهە العالەمین. آمین آمین.